ساڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش با گەشتێوەڵەکانی سەردەبانی ڕۆژی سێشەممە هاتوینەتەوە خزمەت سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە کوردستان و چەند شاری ئێران کۆبوونەوەی دانیشتوانی شارۆچکەی پێنجی ئازەر لە سنا بایکۆتی مەراسمی ڕێپێوانی دەی فەجر لە زانکۆی کوردستان بەیانیەی دەستە کارکێشانەوەی بە کۆمەڵی لێژنەی تۆپی پێی سەقز یان لە دەستانی حەوت شەروانی سووریەی دموکراتیک لە دەیرە زوور پەیوەستبوونی ژمارەیەکی دیکە لە بەندکراوانی سیاسی بە مانگرتنی دژ بە ئێدام واسەپاندنی گەماڕۆ بەسەر حەوت بانکی عێراقی بەهۆی مامەڵەی دولار لەگەڵ ئێران. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە کوردستان و چەند شاری ئێران ڕۆژی دووشەممە 16 ڕێبەندان خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، ورمێ، کرماشان، ئیلام، مەریوان، قوڕوا، بیجار، ئەردەبیل، تەورێز، تاران، عەراک، کرمان، ئەهواز، ئیسفەهان، بەندەرەباس، خۆڕەمەباد و چەند شاری دیکە ئێران بۆ جارێکی دیکە لە ئاستۆخی خراپی مەعیشەتی خۆپیشاندانیان کردووە. خانەنشینکراوانی مخابرات خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەپێی هێڵی هەژاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی یەکسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامەوە. کۆبوونەوەی دانیشتوانی شارۆچکەی پێنجی ئازەر لە سنا ڕۆژی دووشەممە 16 ڕێبەندان دانیشتوانی شارۆچکەی پێنجی ئازەری سنا لە ئیدارەی مەسکەن و شارسازی کۆبوونەوە نزیکەی 25 ساڵ لەمەوبەر زەویەکانی شارۆچکەی پێنجی ئازەری سنا لەلایەن سوپای پاسدارانەوە داگیر کرا بە 700 قەتعە ڕادەستی ئەندامانی ئەو گروپەکرا. دواتر زەویەکان فرۆشرا و بۆ هەر قەتعە زەمینێک بڕی 5 ملیۆن تمەن پارە بۆ پێدانی بەڵگەی یاسا لە کڕیاران وەرگیرا. ئێستا تەعاونی سوپای پاسداران بەڵگەکانیان پێنادات و داوای پارەی زۆرتر دەکات و ئیدارەی مەسکەن و شارسازیش پشتیوانی لەو ڕێکخراوەیە دەکات. دانیشتوانی شارۆچکەی پێنجی ئازەر تا بە ئەمڕۆ چەند جار لە ئاست هەڵسوکەوتی فەراقانونی سوپای پاسداران ناڕزایەتیان دەربڕیەوە بەڵام هیچ بەرپرسێکی وەستانی وەڵامی داواکاریەکانی نەداوەتەوە. بایکۆتی مەراسمی ڕێپێوانی دەی فەجر لە زانکۆی کوردستان بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی دووشەممە 16 ڕێبەندان خوێندکارانی زانکۆی کوردستان مەراسمی حکوومەتی دەی فەجریان بایکۆت کرد و هیچ خوێندکارێک تێیدا بەشدار نەبوو. بەپێی بێنانەی بەدەستمان گەیشتووە بەرپرسانی زانکۆی کوردستان بڕیاریاندا بوو کە ڕێپێوانێک بە بۆنەی دەی فەجر لە نێو مەحوەتەی ئەو زانکۆیە بە بەشداری کارمەندان و خوێندکاران بەڕێوە بن بەڵام خوێندکاران بایکۆتیان کرد و هیچ کەس تێیدا بەشداری نەکرد. ڕۆژی ڕابردووش لە راپۆرتێکدا هەوڵی حراست و سەرۆکی زانکۆی کوردستان بۆ کۆکردنەوەی زانیاری خصوصی خوێندکاران لە بەشی ڕاوێژکاری ئەو زانکۆیە بۆ ڕایگشتی ئاشکراکرا. داخوازی دایکی موحسن مەزلوم بۆ وەرگرتنی تەرمی ڕۆڵەکەی ڕۆژی دووشەممە 16 ڕێبەندان دایە مەحبوبە نەعلبەندیان دایکی هەمیشە زیندوو موحسین مەزلوم لە ڤیدیۆیەکدا داوای لە بەرپرسانی قەزایی ڕژیم کرد تەرمی ڕۆڵەکەی پێبدەن تاکو لە زەری خۆی بینێژرێت. دایە مەحبوبە لەو گرتە ڤیدیۆدا دەڵێت چوار لاوی بێتاوانتان لە سێدارەدا و ئێستا تەرمەکانیان ڕادەستی منەماڵەکان ناکەن. ئێمە دەمانەوێت ڕۆڵەکانمان لە نزیک خۆمانەوە بنێژین تاکو ناونیشانێکیان بێت و بتوانین سەردانیان بکەین. پێشتریش دایکی هەمیشە زیندوو وەفا زەربار لە گرتە ڤیدیۆیەکدا داوای لە بەرپرسانی قەزای ڕژیم کردبوو تاکو تەرمی ڕۆڵەکەی ڕادەست بکەن. ڕۆژی نوێی ڕێبەندان چوار بەندکراوی سیاسی بەناوەکانی پەژمان فاتحی، وەفا ئازەربار، موحسن مەزلوم و محەممەد فەرامەرزی بە تۆمەتی بێبنەمای سیخوڕی بۆ ئیسرائیل لە زیندانی قزل حەساری کەرەج لە سێدارە دران و پاش ئەو جەنایەتە خەڵکی کوردستان مانگرتنێکی شکۆداریان دەست بە ڕژیمی پەت و سێدارە بەڕێوەبرد. بەیانیەی دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵی لێژنەی تۆپی پێی سەقز ڕۆژی دووشەممە 16 ڕێبەندان ئەندامانی لێژنەی تۆپی پێی سەقز لە بەیاننامەیەکدا لە ناڕزایەتی بە زیندانیکردنی شێرکۆ حیجازی دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵی خۆیان ڕاگەیاند.
لا بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە لێژنەی تۆپی پێی کۆمپانی یان ئیدارەی دەوڵەتی نییە، وا ڕێکخراوێکی مەدەنیە کە هیچ بودجەیەکی نییە و حەق دەست لە دەوڵەت وەرناگرێت. هەر بۆ بۆنەوە ئەندامانی بە بەرپرسیارەتی خۆیانەوە کاری تێدا دەکەن. هەر کات سەرۆکی لێژنەکە دەست لە کار پێشێتەوە هەموو ئەندامانی لێژنەکە دەست لە کار ئەکێشنەوە و لێژنەکە هەڵدەوەشێنەوە تا ئەو کاتەی سەرۆکی نوێ بربژێر بکرێت. ئێمە ئەندامانی و لێژنەیە بە شێوەی نەمادین و بۆ پشتیوانی لە شێرکۆ حیجازی دەست لە کارکێشانەوەی خۆمان ڕادەگەێنی. برینداربوونی 4 کۆڵبەر لە سنووری بانە. ڕۆژی یەکشەممە 15 ڕێبەندان بەهۆی دەستڕێژی گولەی هێزەکانی ڕەژیم لە سنووری بانە 4 کۆڵبەر بەناوەکانی خالق ئەبوبەکری تەمەن 37 ساڵ، حەلی ئەبوبەکری تەمەن 30 ساڵ، ناسر بەری تەمەن 43 ساڵ و هێمن بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ئەو 4 کۆڵبەرە هیچ بارێکیان پێ نەبووە، بەڵام لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیەوە تەقیان لێکراوە و لاقیان بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. گیاندەدەستانی حەوت شەروانی سووریای دموکراتیک لە دەیرە زور. ڕامی عەبدوڕەحمان بەڕێوەبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند لە هێرشەکەی ڕۆژی ڕابردووی میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی بۆ سەر دێرە زور حەوت شەروانی هەسەدا شەهید بوون و 18 تریان بریندار بوون. بە پێی راپۆرتەکان گروپی مقاومەی ئیسلامی عێراق ڕۆژی یەکشەممە لە وەڵامی بردومانکردنی بنکەکانیان لەلایەن ئەمریکاوە بە پەهبادی بۆم ڕێژکرا و هێرشی کردە سەر کێڵگەی نەوتی ئەلعومەر لە دێرە زور و بەو هۆیەوە حەوت شەروانی هێزەکانی سووریای دموکراتیک گیانیان لەدەستاوە و 18 دیکەش بریندار بوون. بەرپرسانی خۆبەرەوبەری ڕۆژاوای کوردستان ڕایگەیاندووە کە تۆڵەی سەخت لەو گروپاکەنەوە. هەشتمین ڕۆژی ناڕەزایەتی کرێکارانی پێترۆشیمی هێگمەتانە لە هەمەدان. ڕۆژی دووشەممە 16 ڕێبەندان کرێکارانی پێترۆشیمی هێگمەتانە بۆ هەشتمین ڕۆژی بەردەوام لە ناڕەزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان ئەو پێترۆشیمیە لە کاتی دامەزراندنیەوە هیچ کات حەقدەستی کرێکارانی لە کاتی خۆی نەداوە. ئێستا کرێکارانی و ناوەندانە دەڵێن ماوەی چەند مانگەی حەقدەستێکیان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپدا ژیان بەسەرەبن. کرێکارانی ناڕازی هەروەها دەڵێن بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی تووشی کێشەی دەرمانی بوون و هیچ بەرپرسێک سەرنج بە کێشە و گرفتەکانیان نادات. مانگرتنی کرێکارانی وزەخانەی سەهاند لە بوناب. کرێکارانی شاغڵ لە وزەخانەی ساندی بوناب ڕۆژی دووشەممە 16 ڕێبەندان لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کارکێشایەوە و لە بەردەم شرکەت کۆبوونەوە. بەوتەی کرێکارانی ناڕازی ماوەی 8 مانگە حەقدەستەکانیان دواکەوتووە و بەرپرسانی وزەخانەی سەهاند لە جیاتی وەڵامدانەوە بە کێشە و گرفتی کرێکاران هەڕەشەی دەرکردنیان لێ دەکەن. کرێکاران هەروەها ڕایانگەیاند کە حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی پەرداخ نەکراوە و ئەگەر خۆیان یان ئەندامێکی بنەماڵەکان نەخۆشکەوێت ناتوانن سەردانی نەخۆشخانە بکەن. برینداربوونی 16 کرێکار بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە مەنوجان. بەیانی ڕۆژی دووشەممە 16 ڕێبەندان بەهۆی پێکدادانی 2 ماشینی سرویسی هاتوچۆی کرێکاران لەگەڵ کامیۆنێکدا لە مەنوجان 16 کرێکار بریندار بوون. بە پێی زانیاریەکان 2 مینیبوسی هەڵگری کرێکارانی کانگای کۆرۆمیتی ئاسمینیۆن لە کاتی گەڕانەوە لە مەعدەن لە جادەی مەنوجاندا لەگەڵ بار هەڵگرێک بەریەک کەوتون و لە ئاکامیە و ڕووداوەدا 16 کرێکار بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. پێوەستبوونی ژمارەیەکی دیکە لە بەندکراوانی سیاسی بە مانگرتنی دژ بە ئێعدام. ڕۆژی دووشەممە 16 ڕێبەندان ژمارەیەکی دیکە لە بەندکراوانی سیاسی لە ئێران لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند کە دژ بە سزای ئێعدام پەیوەست بە مانگرتنی بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی ئەڤین و قزل حەسار دەبن. بە پێی راپۆرتەکان کۆمەڵێک لە بەندکراوانی ژن و پیاوی زیندانەکانی ئەڤین و قزل حەسار بڕیاریان داوە هەر سێشەممە دژ بە سزای ئێعدام لە ئێران مان بگرن. ڕۆژی دووشەممە ژمارەیەکی دیکە لە بەندکراوان بە ناوەکانی بێهروز ئیحسانی، ڕەزا ئەکبەری منفەرەد، خسرە و ڕەهنەما، ڕزا ڕەزایی، حسەین شاح سەواری، نەسرڵڵا فەلاحی، مەسعود موعینی، عەلی موعێزی،
شەهاب نادعەلی، عەلی بوحەیرایی، ئارەش مورادی و یاسینەر موختاری لە بەیاننامەیەکدا پەیوەستبوونی خۆیان بەو هەڵمەتە ڕاگەیاند. دوا هەواڵمان سەبارەتە بە سەپاندنی گەمارۆ بەسەر 7 بانکی عێراقی بەهۆی معاملەی دۆلار لەگەڵ ئێران. ڕۆژی یەکشەممە 16 ڕێبەندان ئاژانسی ڕۆیتێرز ڕایگەیاند دوای سەردانی بەرپرسی باڵای خەزانەداری ئەمریکا بۆ عێراق 8 بانکی وڵاتە بۆ ڕێگری لە قاچاغی دۆلار بۆ ئێران تەحریم کراون. ئەو بانکانە بریتین لە بانکی نێودەوڵەتی ئیسلامی کوردستان بۆ وەبەرهێنان و گەشەپێدان، بانکی نێودەوڵەتی ئاشور، بانکی باشووری ئیسلامی، بانکی ئەلهودا، بانکی وەبەرهێنان، بانکی ئیتحادی عێراق، بانکی ئیسلامی عەرەبیە و بانکی بازرگانی حەمورابی. عێراق زیاتر لە 100 ملیارد دلار یەدەگی ئاڵوگۆڕی دراوی بیانی لە ئەمریکا هەیە. ئەمەش پێویستی بە ڕەزامەندی ئەمریکا بۆ دەستگەیشتن بەو سەرچاوانە هەیە. برایان نیلسۆن وتەبێژی وەزارەتی خەزانەی ئەمریکا لە سەفەری ئەم دواییەیدا بۆ عێراق ڕایگەیاند کە واشنگتۆن هاوبەشی عێراق دەبێت لە پاراستنی کەرتی دارایی بەرامبەر خراپ بەکارهێنانی لەلایەن کۆماری ئیسلامیەوە. باڵەبینەرانی عەزیز و خۆشەویست، گەشتی هەوڵەکانی سەرلەبانیتان پێشکەش کرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.